ئەمڕۆ سەمینارێک لە واشنگتن دیسی لەلایەن حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەڕێوە چوو سەبارەت بە داهاتووی ئێران و ڕۆڵی کورد لە پرۆسەی گواستنەوەی دموکراتیک و مافیگەلانی ئێران و ڕۆڵی سیاسەتی ئەمریکا لەم پێشاتانەدا. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدا بەڕێوە چوو کە حزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە ساڵی 1945 لە شاری مەهاباد دامەزرا دوو ڕۆژ لەمەوبەر یادی 81 ساڵەی دامەزراندنی خۆی کردەوە. هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتن لەگەڵمانە میێوانی ئەم ڕۆمانە. کاک هەژار ماندوو نەبن و دەزانم دوای سیمینارەکە یەکسەر لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. با لە خودی کۆبوونەوەکەوە دەست پێ بکەین. گرنگترین پەیام و ئامانجتان لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە واشنگتن دیسی چی بوو؟ بۆچی پێت وایە یا پێتان وایە باسکردنی ڕۆڵی کورد لە ئایندەی سیاسی ئێراندا لە ئێستادا و لەم کاتەدا بە تایبەتی گرنگە؟ زۆر سپاس بە فراوخانەرێ، وڵا هەر زۆری نەخایاندووە کە کۆڕەکە تەواو بووە. هۆکاریەوەی گرنگیە و کۆرانە چین لە واشنگتن ڕاستیەکەی زۆر جاران لەلایەن ئەمریکاییەکانەوە بێمە دەوترا کە کورد پێویستە بە شێوەی ڕاستە و خۆ لەگەڵ ئەمریکاییەکان گفتوگۆ بکات و دەنجی خۆی هەبێت لە واشنگتنی پێیتەختی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا ڕە بە شێوازێک دیارە و لەناو خۆی واشنگتن شێوازێکی تری هەیە. بەداخەوە زۆر جاران زانیاری هەڵا لەسەر کورد بە تایبەت کورد لە کوردستانی ئێران بە ڕایەدارانی ئەمریکی دەدرا بە ناوەندە لێکۆڵینەوەکان و ئەوانە و زۆر جار بوو وەکو یەکێک لە پانەلیستەکان ڕۆی شارێ پێکرد یەکەم ناوکە لەسەر کوردی ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردی ئێران دەنرا ئەوە بوو کە کوردە جیای خوازەکان ئەو کوردانێک کە دەیانەوێت لە ئێران جیا بنەوەەوە. هۆکارەکەشی ئەوە بووە کە ئێمە نەمانتوانیوە دەنجی خۆمان زۆر بەباشی لە ئەمریکا و پێتەختەکانی دیکەی جیهانی بە دەنجی ڕایەدارانی وڵاتانە بگەین بەگوێ ڕایەدارانی وڵاتانە بگەین. هۆکاری کۆڕەکەی ئەمڕۆیەکیانەوە بوو لە پەیامی بەڕێز سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کاک مستەفا هیجریدا بە دیاریکراوی باز لە 4 خاڵی سەرەکی کرابوو. خاڵی یەکەم ئەوەی گرنگیدان بە ڕۆڵی کوردە لە گۆڕانکاریەکاندا، ئەوەی کە ناتوانین داهاتووی ئێران بڕیارەکان بۆ داهاتووی ئێران بێڵینەوە بۆ دوای گۆڕانکاری دەبێت لە ئێستا ڕادیار بکە چه سیستمێک لە داهاتووی ئێراندا پەیڕەو دەکرێت کە گۆڕانکاری ڕووبدا و دو سیستمی فدرالی بەوەی زۆر بە گونجاو زانرا. باشە کاک هەژار، وەک خۆشت ئاماژەت پێکرد و هەروەها لە ناونیشانی کۆنفرانسەکەشدا جەخ لەسەر ڕۆڵی کورد لە قۆناغی گواستنەوەی دموکراتیکی ئێران کراوەتەوە. ئەم ڕۆڵە بەڕاستی دەتوانێت چۆن بێت و حزبی دموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی لەم قۆناغەدا چی بەرپرسیارەتیەک بۆ خۆی دەبینێت؟ بەفراوخانچە ئەوڕۆ لەم کۆڕەدا یەکێک لەو شتانێک کە بۆ من وەکو نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو کۆڕەدا جار زۆر گرنگ بوو ئەوە بوو کە ئێمە وەکو هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران دەرکەوتین. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەکو کۆنترین حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئەرک و بەرپرسایەتیە لەسەر خۆی دەزانێت دەبینێت کە بتوانێت یەکگرتووی و یەکدەنجی لە نێو ئەحزابی سیاسی کوردستانی ئێراندا دروست بکە بۆی بتوانێت بە یەکدەنجی لە بەرامبەر هێزە جیهانیەکاندا قسە بکەن و پێگەی کورد بناسێنن. وەک پانەلیستەکانی ژەوڕۆ باسییان کرد لەو کۆڕەدا هەمویان کۆدنگ بوون لەسەرەوەی کە هیچ گۆڕانکاریەک لە ئێراندا بەبێ کورد بە نادیدەگرتنی کورد بە نەبینینی کورد جێبەجێ نابێت. کورد پۆتانسیەل یەکجار زۆری هەیە، وەک بەڕێز سکرتێری گشتی ئاماژەی پێکرا عاملیەتی خۆی هەیە لەسەر عەرزی واقعدا ئەنەرژی و پۆتانسیەل و پێگەی خۆی هەیە، هێزی خۆی هەیە لەسەر عەرزی واقع و دەتوانێت چەخماغی گۆڕانکاری بێت لە ئێراندا. بەڵام گۆڕانکاری ئەساسی هاوپەیمانی و پارتنەرشیپ نەک لەسەر ئەساسی هێزی پێوەست. باشە کاک هەژار، باسی ئەو هاوپەیمانیت کرد، با منیش با پرسیارەکەم لەوێەوە دەست پێ بکەم. خۆتەزانی بۆ کوردستان مەسەلە تەنیا ئەوە نیە کە کێ لە تاران حکومەکات، ینی داهاتوو حکومڕانی داهاتوو کێ بێ یا ڕابردوو کێ، بۆ مەسەلەکە ئەوەیە کە کورد چه مافێکی دەبێت بۆ دیاریکردنی ئایا مافیەوەی دەبێت بۆ دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆی. ئەمێ بزانم حزبی ئێوە یا وەکو ئەم هاوپەیمانیە کە ئیستا باسیەکەی چوارچێوەیەکتان بۆ دەستەبەرکردنی ئەم مافە ئامادە کردووە بۆ داهاتوو ئێران؟
بەڵێ هەروەکۆڕۆ دیسان لە پەیامی بەڕێز سکرتێری گشتی داهاتە بوو ئێمە سیستەمی فدرالی لەسەر چوارچێوەی جۆغرافیای نەتەوەیی بە گونجاوترین سیستم بۆ بەڕێوەبەری داهاتووی ئێران دەبینین نەک هەر بۆ کورد بۆ نەتەوەکانی دیکەی نێو ئێرانیش لە بەرەوەی کە ئێران وڵاتێکی مڵتیناشناڵە وڵاتێکی فرەنەتەوەیە کە لە وڵاتە فرەنەتەوەیدا دەبێت بە سیستمێکی سێکولاری پلۆرال ئەو وڵاتە بەڕێوە ببرێ بە بڕوای ئێمە لە سیستمی فدرالی لەسەر ئەساسی جۆغرافیایی نەتەوەی دەتوانێت وەڵامدەری ئەو ویستە بێ بۆ داهاتووی ئێران بۆ بەڕێوەبەرایەتی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە تەواوەتی باوەڕی وی بە فرەچەشنی هەیە بە مافی نەتەوایەتی هەیە پێشی وانە هیچ دموکراسیەک و هیچ سیستمێکی سەرکەوتوو دەتوانێت لە ئێراندا ئیدارەی ئێران بکات و کاریگەری هەبێت لە داهاتوودا بە بێ ئەوەی مافی نەتەوەکانی دیکە لە ناو ئێراندا نەتەوە غیرە پارسەکان لە نێو ئێراندا دابین بکاو بە بێەوەی کە مافی و نەتەوانە بدرێ ئەو نەتەوانە حەقی خۆیانە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان لە سیستمی داهاتووی. کاک هەژار چۆن ئەتوانن ینی بە تێڕوانینی ئێوە چۆن دەتوانرن ڕێکەوتنێکی ڕاستەقینە لە نێوان گەلانی ئێرانە دروست بکرێ بۆ دەستەبەرکردنی ئەم خواستانە؟ هەر کەسە دەتوانێت لە لای خۆیەوە دەست پێ بکات. من ئەوڕۆ لە کۆتایی کۆڕەکەدا خۆمی شارم پێکرد هەموو پانەلیستەکان جیا لەوانەیە ئەم لە ئەمریکاییەکان غیر ئێرانیەکان ئەوانەی کە لێرە بوون و پرسیاریان کرد زۆربەی باسی پۆتانسیێلی کورد بوو بەڵام من لە کۆتایی کۆتر کۆڕەکەشدا باسم کەوتم کە ئێمە لێرە نین بە تەنیا بڵین حەقی کوردە مافی نەتەوەیی هەبێت ئێمە لێرەین کە بڵین حەقی نەتەوەکانی تری ئێرانی شەمافی نەتەوە بە ئازەری تورکەکان بە لۆڕەکانەوە بە بەلوچەکان بە عەرەبەکان بە هەمویانەوە هەر بۆیش کورد بە دروستکردنی هاوپەیمانی بە چالاکبوونی خۆی دەتوانێت کاتەلیست بێت دەتوانێت نمونە بێت دەتوانێت شوێنێک بێت چەخماقەیەک بێت شوێنێک بێت بۆ چرۆکردنی ئازادی لە نێو ئێراندا بۆ دەستەبەرکردنی مافەنەتەوایەتیەکان لە نێو ئێراندا هەروەکو بەڕێزێکێک لە پانەلیستەکانیش بەڕێز دکتۆر دەیڤید رامسوەر کە پێشتر خۆی ڕاوێژکاری جێگری سەرۆکی ئەمریکا بووە باسیەوەی کرد من پێم خۆشە ئێرانیەکان یەکشت لەبیر نەبن لە تاریخی معاسری ئێراندا یەکێک لە گەورەترین شۆڕشەکانی ئێران شۆڕشی ژینا بووە شۆڕشی ژینژیان ئازادی بووە و هەموو دەزانن کە ئەو شۆڕشە سەرچاوەکەی لە کوردستانی ئێران دەستی پێکردو بۆیە دەبێت ئەوە وا ببینرێت. بەڵێ سپاس هەژار برنجی نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا.